چوار ساڵە سەردانی لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەکات تا لە ڕێگەی مامۆستاکانیەوە فێری خوێندنەوەی قورئانی پیرۆز و پەروەردەیەکی جوان بکرێت. لاوک دەڵێت پێشتر لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو نەدەبووم، بەڵام سوپاس بۆ خوا ڕەمەزانی ئەمساڵ بە ڕۆژوو بووم. منام لاوک سەرکۆی قوتابی دەستگای نووری حیکمە کە 4 ساڵات چووی ئێراکەم و هەروە من زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم کە بەبوونی مامۆستاکانەوە هیچ ڕەمەزانێکی کە کە بم بە ڕۆژوو نابووم، بەڵکو مامۆستاکان هەوڵی ئەوەیاندا کە من بە ڕۆژوو ئەم ڕەمەزانە سوپاس بخوام و هەموو ڕۆژوەکانمان گرت و وارە من زۆر دەستخۆشیمان هەیە بە مامۆستاکان و وارە ڕێز و سوپاسمان بۆیان هەیە. خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە شێوەی تیلاوە و تەجوید و پەروەردەکردنی قوتابیان بە پەروەردەیەکی ئیسلامی و ئاکاربەرز لە گرنگترین ئامانجەکانی دەستگای نووری حیکمەیە. ئەوانانەی لێرە خوێندرێ سەرەتاوانەی قورئانەکە وانەیەکی ئەساسی و سەرەکیە، هەم بۆ تەصحیحی تیلاوە و هەم بۆ لەبەرکردنیش هەردوو بوارەکە ئێمە گرنگی پێ دەین. پاشان وانەی تەجوید کە لە کانیای ڕەوان دەست پێکە فێربوونی پیتەکان و هەم حرەکات و مەد و بەو شێوازێکە لە سەرەتا و قوتابیەک پێویستێتی فێرەکرێ، پاشان مەراحلی تەجویدەکان ئەخوێندرێ. بۆ دەرسی وانەی سێمان وانەی پەروەردەیە، ئیتر لە عەقیدە و فقه و ئاکار و خوڕە و شتەکان هەموو بارەکانە سیرە و هەموو ئەو بارانە مەنهەجی تایبەت بە خۆمانەیە و تیا خوێندرێت. بسم الله الرحمن الرحیم. دەستگای نووری حیکمە و پەروەردە ڕۆشنبیری دەستگایەکی پەروەردەیی ڕۆشنبیریە کە دەکات لەسەر تاکەکانی کۆمەلگا لە هەموو ئاسەکاندا لە هەموو تەمەنەکانی دەوە لەسەر هەردوو ڕەگەزیش دیارە لە منداڵی بچووکەوە خوار قوتابخانە هەتا کەسی بەتەمەن دەتوانم لەم تەمەن پیریش لەم دەستگایە سوودمەند دەبن لە مەجای فێربوونی قورئانی پیرۆز وەوەرگرتنی مۆڵەتی قیراءەتی قورئانی پیرۆز و پەروەردەبوونیان پەروەردەیەکی ڕاست و دروست بەتایبەتی ئەمە بۆ قوتابیانی منداڵ و نەوجەوان و گەنجان. خۆی نووری حیکمە لەسەر ئاسی کوردستان 26 لقی هەیە و 32 بازنەشی هەیە، بەخۆی گشتی نزیکی 62 لق و بازنەی هەیە بەکەمی بارەگای خۆی هەیە و بنکەی خۆی هەیە و با بڵێن قوتابی زۆر ڕووی تێکە. لەسەر ئاسی سلێمانی ئێمە لقی سلێمانی بێتگە لە بارەگای لقیێسا ئێمە لێرەین لە گەڕێکی با بڵێن سلێمانی تازە سێ بازنەی تریشمانە لە گەڕەکانی سێتوان و لە بەکرەجۆ و لە گەڕێکی هەواری شار. سپاسی خواکەین هەزارها فێرخواز ڕوومان تێکە هەفتانە بۆ فێربوون و سەدان مامۆستاش وانی تێڵێنەوە. دەستگای نووری حیکمە یەکێکە لە ناوەندە پەروەردەییە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 30,000 قوتابی و 62 لق و بازنەی لە تەواوی شار و شارشەکانی هەرێم هەیە و ساڵانە سەدان فێرخواز لە خولە جۆرە و جۆرەکانی ئەم دەستگایە سوودمەند دەبن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.